کێشەکانی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بە درێژایی مێژووی شارەکە لە نێوان پێکاتەکان بەردەوامیان هەبووە و ئێستاشی لەگەڵدا بێت ئەو ناکۆکیانە بەردەوامی هەیە. سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەڵێت کورد هەمیشە لە شارەکە قوربانی بووە و زەیوزارەکانی شارەکە لەلایەن عەرەبەوە دەستی بەسەردا ژیراوە و پرۆسەی تەعریب و ڕاگواستن هەناوی ناوچەکەی داڕزاندووە. ئێستا لە سەردەمی عەولەمە و لە سەردەمی پێکۆژیان و لە سەردەمی شەفافێت و لە سەردەمی کرانەوەیە بڕیار دێت ئەڵێ دەبێت زمانی کوردی لە ناو کەرکووکە کاری پێ نەکرێت. لە هەفتەی ڕابردووە بڕیارێکی تریان دەرکردووە ئەڵێن دەبێت کاف یا ڕا ئەوە ئەم حرفانەی کە لە کوردیە حزورێکی گەورەیان هەیە ئەڵێن دەبێت ئەمانەش نەمینێ بە هیچ جۆرێک چکە ئەمە بەشێک نییە لە کەلتوری عەرەبی، بەشێک نییە لە تێگەیشتنی کاراکتەرێکی عەرەبی و لەگەڵیشیە هەمووتان ڕۆژانە ئەبینن بەڕێزان زەوی کورد داگیر ئەکرێت. تەنها بڕیاری ژمارە 369 ساڵی 75 132,000 دۆنم زەوی جوتیاری کوردی داگیر کردووە و لەگەڵیشیە حکوومەتی عێراقی لە ڕاستیات قسەیەک ئەکات ئەڵێ من لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکە قەرار دەرەکەم بۆ نموناڵێ من بڕیاری ژمارە 29 دەرکردووە بۆ چارەسەرکردنی کێشەی زەویوزار کە ئێستا من خۆم لەناو ئەم ڕووداوانەیە و من خۆم سەرسەبارەت بەم قەرارە چوومە بەغداد هادی عامرین بینی ئەحمەد فەتلاوین بینی و لە ڕاستیە وەزیری زراعەم بینی پیانم و دوتم بەڕێزە ئێوە بڕیار دەرەکەن بڕیارەکە زۆر باشە بەڵام جێبەجێی ناکەن بڕیارێک لە بەغاوە دێت بەڵام لە فەرمانگەی کشت و کاڵی کەرکووک ئەم بڕیارە ڕەتەکەنەوە نایڵن جێبەجێ بکرێت. یەکێک لە گرفتەکان جێبەجێ نەکردنی مادەی 140 کە تا ئێستا کورد نەیتوانیوە ئەو مافانە وەربگرێت و ئەو ئاڵۆزیانەی کە لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان هەبووە چارەسەر نەکراوە. هەر هێزێک دەسەڵاتی هەبوو بێت لە کەرکووک ئەوانی تری چەوساندۆتەوە و هەر پێکاتەیەکیش لەم شارە خۆی بە مافخورا و زانیوە لەلایەن پێکاتەکانی ترەوە. یعنی شتەکە وای لێ هاتووە کە گلەیەکان هاو بەشە چێ دەسەڵاتی هەبێت لە کەرکووکە جۆرێک لە چەوسانەوەی بەرامبەر پێکاتەکانی تر هەیە کە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئەکرێ بوترێت ئالۆزیەکەی لە کەرکووکە زیاتر کردووە. مادەی 140 کۆمەڵێک ئالۆزی زۆری هەیە کە ئەکرێ بوترێ ئەم حکومەی لە کەرکووکە هەبووە لە 2003 بۆ ئێستا زیاتر ئەم ئالۆزیانەی زیاتر کردووە نەیتوانیوە حەلی بکە. ئێستا ئەمە ئارگومنتمان وایە کە کورد چەوساوەیە لە ژەسای عێراقان جبووریا ئەگەر تورکمانێک بدوێنی هەمان گلەی هەیە لە دەسەڵاتی کوردیش پێشوەخت و عەرەبەکانیش. تا ئێستا ئایندەی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان بە ئاڵۆزی ماوەتەوە و هەشمۆنی ڕابردووی حیزبە سیاسیەکان سەلماندویانە کە ناتوانن گرفتەکان چارەسەر بکەن. ناوچەدا بڕێنراوەکان و کەرکووک بۆ حیزبەکان زیاتر بۆ بەرژەوەندەی حیزبی بووە و خەڵکەکەی دەڵێن هیچ کات هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە نەدراوە کە لە ناوچەکەدا هەبووە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.